اینجا گۆڕەکانیانیش بە تەنیشتێکۆیە کۆکە و هەڵامەتی شیام کرا ئەم باشە بوو ئەوەی گردو تر سبحان الله وا بوو لەو لە هەمان دقە و ساعتە هەردیان بۆ نمونە بەس ئەو 36 ساعتە وازانم بینیانەیە ئەگەر هەڵە نەبوون 36 ساعتە دایکم ڕۆژی پێنجشەمە بەیانی زوو ساعت 6 کەم 10 دقەی بەیانی زوو وەفاتی کرد بۆ ڕۆژی جمعە ئێوارەکەی ساعت 6 کەم 10 دقەیش باوکم وەفاتی کرد ئەو ڕۆژێک کە دایکمان بە خاک سپاردنیوە ڕۆژێک با بڵێن گەڕێنەوە چوومە لای سێرەکەم چۆن بڵێ شاراتی بۆ مەکەوتی چیەوە مۆزعە وتم باوە دایکم وەفاتی کردە ئیتر هەر چۆن بێت تێمی گەیاندی کەی وتم ئەی بەیانی هەندێک بێتاقەتی بەڵامی تر نەمێش زۆر وەرمنەوە دەست حرەکە و شت بکە ئیتر ڕۆژی ئێوارە خۆشی ڕۆژی جمعەی بۆ ئێوارەکەی ساعت 6 کەم 10 دقە خۆشی وەفاتی کرد خواگەوە لێ خۆش بێت دوان خۆشتان بێت باوکتان توانای قسەکردنی نەبوو زۆر محاولەیە کرد زۆر هەندێک جار پێویست نەکوایە بەڵێ هەندێک جار پێویست نەبووە قسەی ناکرد بەڵام بۆ گەورەی پێویست جاروا بۆ قسەیە کرد باوکتان نەخۆشی شەکرەی بۆ باشە ینی بەتوندی تووشی نەخۆشی شەکرە بووە بەڵێ هەردوو قاچی لە دەستدا بوو پێشتر لە ساڵی 2020 قاچێکی مان بڕیوە بۆ ساڵی 2023 قاچێکی ترمایش بڕیوە ببووە کاتێک گونجاو نییە کە دایکتان کۆشی دوای کرد ڕۆژێک دوایەوە ساعت چەند بوو کە بە باوکتان ڕاگەیاند و دایکتیش هەمان شێوە نەخۆش بوو بەڵێ دایکمیش بە حکمیەوەی جەڵدەی مێشک و دڵی بوو هەردوویان لە 2016 تقریبان لەسەر جێگان نیوەڕۆکەی کە هاتینەوە لە پرسەکەی دایکم با بڵێن خۆم بە باوکم وت تەمەنیان زۆر باوکم 1953ە دایکمیش 1964 کاکسوار ئەمە دەرخەریەوەیە کە ماشەڵڵا هەم دایکتان هەم باوکتان زۆر هۆگر یەکدی بوو ڕە بەخوای گەورە هەر کاتێک یەکیان لە سلێمانی بۆیە ئەوکە تر پرسیارێک کرد ئەوێت باشایی بۆ نایتێرنەوەگەر باشە یعنی یان سبحان الله گەر کۆکە و هەڵامەتی شیام کرا ئەم باشە بوو ئەوەی گردو تر سبحان الله وا بوو لەو لە هەمان دقە و ساعتە هەردیان بۆ نمونە بەس ئەو 36 ساعتە وازانم بینیانەیە ئەگەر هەڵە نەبوون 36 ساعتە اینجا گۆڕەکانیانیش بە تەنیشتێکۆیە باڵێ لە قەبرستانی کەڵەشێرتەپە لە بانەسیاو ئاماژە پێکە دایکتان نەخۆش بووە یعنی ئەو کاتش کە دایکتان نەخۆش بوو هەموو کات باوکتان پرسای دایکی ئێوەیە کرد هەموو کات هەوا لێ پرسی کە هەرچەندیشە بە توندی تووشی نەخۆشی شەکرە بوو ڕەوەڵە هەردیان پرسیار یەکتریانە کرد بۆ نمونە باوکمان ببردایە جا باوکم بە حکمەوەی سەرەتا پەنجەکانی مالیە کردو اینجا نیوەی پای باوڵێن جا پای بە کامل لەمان بڕیەوە دایکم هەموو جارێ پرسیارەکەوێت ئەگەر باشە بۆ نایتێرن تراوە بوو چۆن باوڵێن لە ماڵە هەرگیان لە سەرێک عەرەبانە بە شانێک و دانیشتن بۆ ناخواردن نانمانەدایەنێ لێش قەبرەکانیان بە شانێکۆی هەردگی زۆر باسەکرێت کە زۆر هۆگر یەکدی بوون بۆ خوا سوڵحا بوونە وەڵای ئیسا لە ڕاستیە ئیسا ئەوان یعنی وەسف ناکرێت کە نەتبینێەوە چاوخۆت ناتوانانی مەسەرەن 100% بڵێ وا بووە ئەگەر بتبینایە ئەو کاتە ئەتزانی ئەرە وەڵا شادێک دەگۆزینە باڵێ هەر لە زۆر لێرەین ئێمە باڵێ وەڵایی وازەم لە 1970 لێرەین باڵێ خاوەنی چەند 3 کوڕ و 5 کچیانەیە